بەمەبەستی بەسەرکردنەوەی مەڵبەندی سلێمانی و دیدار لەگەڵ کادیر و ئەندامانی کۆمەڵی دادگەری و کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان سەرۆکی کۆمەڵی دادگەری سەردانی سلێمانی کرد. لە چوارچێوەی سەردان و بەسەرکردنەوەکانیشیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری پرسە سیاسی و هەنووکەییەکانی لەگەڵ ئەو لایەنانە تاوتوێ کرد. لە میانی کۆبوونەوەکانی مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند کۆمەڵ بەرپرسیار نییە لەم دۆخەی لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئارا، بەڵام سەرباری ئەوە خۆی بە بەرپرسیار دەزانێت لە دۆزینەوەی چارەسەر. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە بەشێکی دیکەی وتەکانیدا تیشکی خستە سەر ئەوەی چی دیکە ئامۆژگاری دەسەڵاتداران ناکەن لەبەر ئەوەی ئەوان پارەی حرام بەرچاوی گرتوون و گوێ بە ڕێنمایی و بەرچاوڕوونیەکانیان نادەن. هەندێک کەس هەندێک لەو هەوراز و نوشێ و تاڵی و سوێری و ناڕەحەتیان ئێمە بینیبان هەر لە بەین دەچوو هەر نەدەمان یعنی بەس ئێمە ماوین دەزانن کە ئومێدم وایە خوای پەروەردگار بۆ داهاتوو نازانم دیز یعنی کارێکی گرنگ ئەنجام دەین بۆ ئەم خەڵک و وڵاتە. من تەعامل دەکەم لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دێن و دەچین و ئەوانە، بەڵام بە ڕازگۆیی و بە دڵسۆزانە و بەزەی و پەرۆشەوە مامەڵەیان لەگەڵدا دەکەین. ئەوە بۆ خۆی شتێکی گرنگە. ئێستا یعنی هەمووی لەخوا بەزیاد وا هەزەکەم سی قەومەتمانیان بە ئێمەیە، چونکە درۆمان لەگەڵ کەس نەکردووە، فێڵمان لە کەس نەکردووە و دڵسۆزیمان بۆ بەخرجداوە و هەموویان و بیریان دێتەوە. جارێ پێم کاکە وا مەکەن زەرەر دەکەن. یعنی وێنەری نەتوێگرتوەکان ماوەیەک لەو پێشات هەڵبەتە بۆ خۆمان هەر ڕەئیمان هەبوو خۆ ئەویش پێشناری کرد زۆر ئیلحاحی کرد گوتی ئەمە پێمان وایە تاکە جهەتێک مؤهل بێ بۆ ئەوەی هەموو لایەنە کوردستانەکان کۆ بکاتەوە لەسەر ئەوەی کەرکووک ئێوە ئەتۆ بێنە ئەوە بکە. ئەم پێشنیار دەکەم من وەکو نوێنەر نەتوێگرتوەکان پێم خۆشە کورد یەک قسە بن و ئەوانت وەڵا خۆشمان ڕێیشی وامان هەیە. مامۆستا عەلی باپیر لە ڕۆژی یەکەمی سەردانەکەیدا بۆ سلێمانی لەگەڵ ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندی سلێمانی کۆبووەوە دۆخی هەنووکەیی هەرێمی کوردستان و هەڵوێستی سیاسی کۆمەڵی دادگەری ڕوون کردەوە. لەو چوارچێوەیدا و لە وتەیەکیدا بۆ ژمارەیەکی زۆر لە کادیر و ئەندامانی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند کۆمەڵ خاوەنی بڕیار و هەنگاوی سیاسی خۆیەتی و وەک هەمیشە لەبەری مافخوراوان و ستەملێکراوان دەبێت بۆ دژایەتی گەندەڵی و نادادی. کاکێ واگەدارن خەڵکی لە چ معاناتێکدایە ئەوانەی بە پارەی حرامی و بەرپرسە دزەکان کەسابەت و تیجارەت و شانزان چیان لێهاتووە هەمووی تووشی سەد گرفتاری و دەردەوە بوون. جاوە هەر لە دنیادا وایە عیبدارن بۆ قیامەتێ دەبێت چیان لێبێ، بەڵام ئەوی بە حەڵاڵێکی کەم قەنەعەتەکە بڵە ژیانەکەی بە زەحمەت دەسوڕێ، بەڵام نەعیبداری لای خەڵکە نەگوناهباری لای خوای پەروەردگارە سەربەرزە. هەر کەسە بە پێی خۆی، هەر کەسە بە قەدەر خۆی. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وليس بعد ذلك من مثقال خردل من إيمان. صحيح مسلم وسنن دهاتو. هر کەسێک لە ئێوە ناپەسەندی و ناشەرعی و شتێکی بینی با بەدەستی لای بەرێ، بەدەست نەیتوانی بە زمان نەیتوانی با بەدڵ دژی بێ، لە دوای ئەوەوە بەقەدەر دەن کە خەرتەلێک ئیمان نییە. واتە ئەگەر بە دڵ ڕقت لە خراپە نەبێ بەقەدەر دەن کە خەرتەلێک ئیمانت نییە. من هێندە خەڵک دەناسم نوێژیش دەکا و ڕۆژوش دەگرێ و بەڵام ڕوح و جانی حیزبێکی عەلمانیە، ڕوح و جانی ئەو قیادەیەتی کە نیوتەنەکە شەڕابی لەگەدەدایە، ئەو قیادەیەتی کە بە حیاتی سەجدەی بۆ خوا نەبردووە مسلمانی شوێتۆ. سەرۆکی کۆمەڵی دادگەری هەر لە درێژەی سەردانەکەیدا بۆ سلێمانی بڕیارە زنجیرێک دیدار و کۆبوونەوە لەگەڵ کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتیەکان و بەشێک لە چین و توێژەکانی سلێمانی ساز بکات کە لەو دیدارانەدا جگە لە شیکردنەوەی هەڵوێستی کۆمەڵ لەسەر پرسە سیاسیەکان تیشک دەخاتە سەر بارودۆخی هەنووکەیی هەرێمی کوردستان و هۆکاری کێشە و گرفتە درێژخایەنەکان. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.